بەڵێم کاتان باش هاوڕێیان بەخێر بێنەوە بۆ بەرنمەیەکی دیکە ئەمڕۆکە بەردەوام دەبین لەسەر هەڵسەنگاندنەکانمان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو بەرنمەیە تەواوکەری بەرنمەی دوێنێ دەبێ تکایە ئەگەر کێشەیەکی دەنگ و ڕەنگ نەبێ بۆمان بنووسن تاوەکو دەست پێ بکەین زۆر بەخێر بێن هاوڕێیان و لە ئێستا تکاتان لێ دەکەم داواتان لێ دەکەم کە لایک بکەن کۆمنت بنووسن و ڤیدیۆکانمان شێر بکەن لەسەر پلاتفۆرمەکان و لە بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن داوایان لێ بکەن ئەوانیش ببن بە سوبسکرایب. سەبارەت بە سووریا و ئیسرائیل وەزیرێکی ئیسرائیل ڕایگەیان کە شەڕ لەگەڵ سووریا بووەتە شتێکی حتمی ئەمەش دوای ڕووداوەکانی ڕۆژی سێشەممە لە نزیک شارۆچکەی کونەیتەرای سووریا هاتە ئاراوە. وەزیری کاروباری ڕەوەندەکان ئەمیچای چیکلی ئەم لێدوانەی دوای ئەوەی ڕۆژی سێشەممەی ڕابردوو گرتە ڤیدیۆەکان بڵاو بوونەتەوە کە تیایدا جموجۆڵی هێزە ئەمنیەکانی سووریا و کەسانی چەکداری نزیک لە پێگەکانی سوپای ئیسرائیل لە گوندەکانی قونەیترا دەردەکەن. تەل ئەبیب چالاکیەکەی بە مەترسی ئەمنی وەسف کرد هەرچەندە ناوچەکە چەندین ساڵە هێرشی ئیسرائیل و دەستدرێژی و پێشەکاری و بەردەوامیەکانی سەروەری سووریای بەخۆیەوە بینیوە. ڕۆژنامەی عیبری یەدیوت ئاهرۆنۆت بڵاوی کردەوە بەرزبوونەوەی گرژیەکان لە قونەیترا لە نێوان یەکەکانی سوپای ئیسرائیل و هاوڵاتیانی مەدەنی سووریا لە هەمان کاتدا ڕوویداوە کە گەشتێکی مەیدانی لەلایەن باڵیۆزی ئەمریکا لە نەتەوە یەکگرتووەکان مایک واڵتز و باڵیۆزی ئیسرائیل لە نەتەوە یەکگرتووەکان دانی دانۆن ڕوویداوە. بەپێی ڕۆژنامەکە واڵتز و دانۆن لە کاتی گەشتەکەدا بە جلوبەرگی خۆپارێزیەوە چوونەتە ناو ئۆڵد کونەیترا یعنی کونەیترای کۆن و لە شوێنی خۆیان هەڵسەنگاندنێکیان بۆ دۆخەکە ئەنجامداوە. لە کاتی گەڕانەوەیان بە ئۆتۆمبیلەکانیان ڕووداوێکی نائاسایی ڕوویدا کە ئاژاوە گێڕی و ئەوە بە قسەی ئەوان تەقە لە دوای تێپەڕبوونی کاروانێکی چەکداری لەگەڵ ئەوەی کە سوپای ئیسرائیل بانگشەی ئەوە دەکات هەوڵێک بووە بۆ دەستگیرکردنی ئەندامێکی جیهادی ئیسلامی. ڕۆژنامەکە ئاماژەی بۆش کرد ئەو دوو باڵیۆزە ڕاستەوخۆ شاید حاڵی ڕووداوەکە نەبوون بەڵکو تەنیا چەند مەترێک لە شوێنی ڕووداوەکە دوور بوون. سەرۆکی فەرماندەی ناوەندی ئەمریکا سەندکۆم ڕۆژی چوارشەممە ڕایگەیاندبوو ئەمریکا یەکگرتنی هێزەکانی سووریای دیموکراتی لەگەڵ هێزەکانی حکوومەتی سووریا بە گرنگ دەزانێت و بە دروستکردنی ژینگەیەکی ئەمنی پێشبینیکرا و سەقامگیرتر دەزانێت. لە قسەکانیدا بە شێوەیەکی مەجازی لە کۆنفرانسی سووریای پەیمانگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بنکەکەی لە واشنتۆنە ئەدم براد کۆپەر ئاماژەی بە ڕێککەوتنی دەی ئازار کرد بۆ یەکگرتن و واشنتۆن ئامادەیە بۆ پشتگیریکردنیان لە دانوستانە بەردەوامەکان لە نێویاندا لە ڕێگای پەیوەندیەکانی ئەم دوایەی دیمەشق ئەمەی دیسان دووپاتە کردوتەوە. سەبارەت بەو گروپەی کە یەپەگە لەقی سووریای گروپی پەکەکە ئیترکە یەپەگە لە ناویاندا باڵەدەستە وتی تێکەڵبوونی سەرکەوتوانەی هەسەدا لەگەڵ هێزەکانی حکوومەتی سووریا دەبێتە هۆی کەشێکی ئەمنی پێشبینیکرا و سەقامگیرتر. ناوبراو هەروەها وتی ئەمریکا و سووریا بەرژەوەندی هەڵبەشیان هەیە لە پاراستنی ئاشتی و سەقامگیری لە سەراسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست. کۆپەر سێ هێڵی سەرەکی هەوڵەکانی بۆ سەندکۆم خستە ڕوو لەوانە دواکەوتنی شەڕانگێزانەی داعش لە سووریا دواخستنی و یانیش کۆتایی پێهێنانی پشتیوانیکردن لە یەکخستنی هێزەکانی SDF واتە هێزەکانی سووریای دیموکراتیک کە لەلایەن کە ئیتر ئەم گروپە لەلایەن سووریا و لەلایەن تورکیاوە بە گروپێکی بە کێشە دەزانرێن چونکە هەبوو لەناو ئەوانەدا ئەوانە پێیان وایە ئەوانە لە یەپەگە پێک دێن یەپەگەش باڵێکی سەرەکی سەربازی پەکێکیە.
ئیتر ئەمە لە مێدیاکاندا دەبینین. تورکیا بەردەوام ئیتر ئەم شتە دووبارە دەکاتەوە، بەڵام لە ژێرەوە ئێمە نازانین چی هەیە بەڕاستی. دەمەوێ لێرەدا شتێکتان نیشان بدەم کە ئیتر چێ بڵاوی کردوتەوە دەستگایەکی مێدیایی نزیکی هێزەکانی سووریای دیموکراتیک و یانیش خۆسەری دیموکراتیک بڵاوی کردوتەوە. لەوێدا با بزانین چی هەیە. ئەمە دەبینین ئەمە فۆکس پرێسە، ڕۆژنامەی فۆکس پرێس و یانیش ماڵپەری فۆکس پرێسە کە زۆر زار هەواڵەکان لە دام و دەستگا دیپلۆماتەکانی ئەمریکا وەردەگرن. بەپێی زانیاریەکان کە لە بۆ ئەوان هاتووە سەرچاوەیەکی ئەمنی لە دیمەشق لە سووریا ئاماژە بۆ دەکەن کە دۆسیای سووریا گەڕاوەتەوە بۆ ئەوەی پێگەیەکی ناوەندی لە ئەجێندای وڵاتانی هەرێمی و ڕۆژئاواییدا داگیر بکات. ئەوەش لە قۆناغی هەستیاردا کە هاوکاتە لەگەڵ تێپەڕبوونی ساڵێک بەسەر کەوتنی ڕژێمی ئەسەد و گرتنە دەستی سەرۆکایەتی دەسەڵاتی نوێ لە دیمەشق لەلایەن ئەحمەد شەڕاوە. لە ماوەی هەفتەکانی سەرەتایی مانگی کانونیەکەوی 2025دا ڕۆژنامەکە بانگەشەی ئەوە دەکا کە کۆبوونەوەیەکی ئەمنی نێودەوڵەتی بە بەشداری شاندەکانی بریتانیا، تورکیا، فەڕەنسا و ئەمریکا و رووسیا لەگەڵ شاندێکی ئەمنی کە نوێنەرایەتی دەسەڵاتی ئەحمەد شەرعیان دەکرد کۆبوونەوە. ئەمەش ڕنگدانەوەی تێگەشتنێکی نێودەوڵەتیە بەوەی کە ئایندەی سووریا ناتوانرێت بە شێوەیەکی سەربازی یەکلایی بکرێتەوە. ئیدارەی خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بۆتە بابەتێکی قڕس لە هاوکێشە سیاسی و ئەمنیەکاندا. ئەم دیدارە بە دەرکەوتنی هەڵوێستی ڕوونی هەندێک لەلایەنە نێودەوڵەتیەکان بەرامبەر بە ئیدارەی خۆسەری جیاکراوەتەوە، بە تایبەتی شاندەکانی بریتانیا و فەڕەنسا کە بە ڕوونی جەختیان کردوتەوە کوردەکان لە سووریا هەوڵی جیابوونەوە یان دروستکردنی دەوڵەتێکی سربەخۆ نادەن، بەڵکو دەیانەوێت لە چوارچێوەی سنووری سووریا یەکگرتوودا بمێنێنەوە بە مەرجی جێبەجێکردنی نمونەیەکی لامەرکەزی یان فدرالی کە بەڕێوەبردننی کاروباری سیاسی ئەمنی کولتوری و ئابووریان بۆ مسۆگەر بکات و نوێنەرایەتیکردنی دادپەروەرانەیان لە دامەزراوەکانی دەسەڵات بۆ زامن بکات. ئەم هەڵوێستە دانپێدانانێکی ڕاگەیەنراوە بە شەرعیەتی ئیدارەی خۆسەر و ڕنگدانەوەی ئاراستەیەکی گشتی ڕۆژئاوایە کە ئەم ئیدارەیە بە هاوبەشێکی سەرەکی لە سەقامگیری و بەرەنگاربوونەوەی تیرۆر دەزانرێت، بە تایبەت لەگەڵ ڕۆلی سەرەکی هێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدە لە تێکشکاندنی داعش لە ساڵانی ڕابردوودا. لە بەرامبەردا تورکیا لەم کۆبوونەوەیە وەک نیگەرانترین و شڵەژاوترین لایەن دەرکەوتووە کە هەوڵی داوە هەموو ئامرازەکانی دیپلۆماسی و ئەمنیەکانی بەکاربهێنێت بۆ سنووردارکردنی هەر گفتوگویەک لە نێوان دەسەڵاتی دیمەشق و ئیدارەی خۆسەری تەنیا لە دۆسیەی کشانەوەی هێزەکانی سووریای دیموکراتیک لە ناوچە عەرەبیەکانی ڕۆژهەڵاتی فورات ئامادە بۆ قسە بکە. تورکیا زیاتر ڕۆیشتووە و داوای لە شاندی فەڕەنسی کردووە فشارێکی ڕاستەخۆ بخەنە سەر ئیدارەی خۆسەر بۆ ئەوەی چەکەکانیان ڕادەست بکەن و بستنە پاڵ دامەزراوەکانی دەسەڵاتی نوێ کە ئەمەش بەڕوونی لەلایەن فەڕەنسیەکانەوە ڕەت کراوەتەوە. هەروەها تورکیا بێئومێدی خۆی لەوەی بە چەقبەستووی هەڵوێستی ئەوروپا وەسف کردو دەربڕی بەو پێی ئەوروپا هێشتا پابەندە بە پاڵپشتیکردنی ئیدارەی خۆسەری لە چوارچێوەی بەرەنگاربوونەوەی تێرۆر. ئەم پاڵپشتیەش ڕنگدانەوەی ئاستێک لە سەربەخۆیی ئەوروپای بەرامبەر بە فشارەکانی تورکیا. ئیتر لەو ئەو هەواڵێکی زۆر و درێژە لەمە زیاتر ناخوێنمەوە، بەڵام تەماشاکەن هەروەکو خۆشتان دەیبینێ بە هەندێک بی بەمەسەرەوە. لەوێدا من لە بواری ڕۆژنامەوانی و ئەکادیمیدا هەست دەکەم ئەو هەواڵە ئەگەرچی ئیتر دڵنیام لەوەی کە هێزەکانی سووریای دیموکراتیک و مێدیاکانیان
هەندێک زانیاریان دەست دەکەوێت لەو بوارەیەوە، بەڵام هەتاوەکو ئێستا بە تەواوەتیش تەماشا دەکەین هەواڵەکە شەفاف نییە. یعنی ئەوانە ئەو سەرچاوە ئەمنیەی دیمەشق زانیاری بە فۆکسپرێسی نزیک خۆسەری داوە، یان ئەو زانیاریانە لایەنێکی دیکە بە فۆکسپرێسیان داوە، ئەمەشیان ڕوون نییە. ئیتر بە کورتی ئەمە بوو. ئیتر ویستم بۆتانی باز بکەم لێرەدا سەبارەت بە مەسەلەی خۆسەری دیموکراتیک و ئابلۆقەدانی دیپلۆماسی لەلایەن وڵاتانی خۆرئاوا دژ بە تورکیا لەسەر مێزدا. ئیتر ئەمانە هەمویان هەنا، لە دواییدا هەندێک قسە و باسی زیاتری لەسەر دەکەین. هەروەکو دەزانن ڕۆژی چوارشەممە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا واتە کۆنگرێس بە زۆرینەی دەنگیدا بۆ هەڵوەشانەوەی سزاکانی قەیسەر سەر سووریا، سزاکانی سەیزەر لەسەر سووریا کە لە کانونی یەکەمی 2019دا بەڵێ لەوێدا دەرکرا بوون بۆ سزادانی ڕژێمی پێشوو ڕژێمی ئەسەد، ئیتر بە تاوانی جەنگ و بە تاوانی پێشلکردنی مافی مرۆڤ. ئەمما ئەو هەواڵە یانیش ئەو هەوڵە هێشتا کە تەواو نەبووە. ئەوە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بوو، بە پێی یاسا و ڕێساکان دەبێ بچێتە ئەنجومەنی پیران واتە کۆنگرێس. لە کۆنگرێسیش دەنگی لەسەر بدرێ، ئینجا دەخرێتە بەردەست دۆناڵد ترامپ دەبێ ئیمزای بکە و دیارە بەڕاکە ئیمزای دەکە دۆناڵد ترامپ. ئیتر سزاکان هەڵدەگیرێن. ئیتر ئەمە بمانەوە نەمانەوە هەندێک دەستی ئەحمە شەرع دەکاتەوە، بۆی لە هەموو بەرنامەکان ئەڵێم دەبێ واقع بین بین. یعنی جاران بەتەنیا هێزێک هەبوو نزیکی ئەمریکا بوو لەگەڵ ئەمریکا کاری دەکرد، ئێستا کە بەتەنیا هێزێک نییە بەڵکو حکوومەتی ناوەندی هەیە. و ئەمە بمانەوە نەمانەوێ هەندێک لە کارتەکانی هێزەکانی سووریای دیموکراتیک و خۆسەری و کوردەکان هەندێک لاوااستر دەکات، بەڵام هەتاوەکو ئێستا ئەمە واتای ئەوە نییە، یعنی هەروەکو زۆر کەس لەوانەیە تێبگەن ئیتر ئەمریکا ئاش بەتاڵیان پێ دەکات. نەخێر، شتی وای نییە. یعنی ئێمە باسی ئەوە ناکەین، ئێمە باس لەوە دەکەین کە پێشتر دوو کارت لە دەستی هێزەکانی سووریای دیموکراتیک دابوون، ئێستا کە کارتێک لەوانە دراوە بە حکوومەتی نوێی سووریا. ئەمە زۆر گرنگە و هەردوو چیان ئیتر لە بەرامبەر یەکتری جم و جۆڵی دیپلۆماسی و مێدیایی و سەربازی و ئابووری و ڕێگریکردن لە یەکتریدا و سزادانی یەکتریدا هەتاوەکو ئێستاش بەردەوام دەکەن. بەڵام ئەو مەسەلەیەکە ئیتر هەر دەبێت چارەسەریەکی بۆ بدۆزرێتەوە. ڕەنگ بێ لەگەڵ ئەوەی کە ئەگەر هاتوو سووریا لەگەڵ ئیسرائیل ڕێککەوت، ئیسرائیل لەگەڵ تورکیا ڕێککەوت، ئەمە ئاسانتر بێ و بە تایبەتیش ئەگەر هاتوو ئەمریکا و رووسیا لەسەر مەسەلەی ئۆکرانیا ڕێککەوتن، ئەمە ئاسانتریش دەبێ ئەو کاتە و ئەو کاتە زیاتر دیار دەبێت کە بابەتەکە بەرەو کوێ دەچێ. لێرەدا بە تەنیا مەسەلە کوردەکانین، ئەلەویەکان هەنا و لە هەمووی گرنگتر دروزەکان هەنا. دەمەوێت ئێستاکە باسی دروزەکانتان بۆ بکەم. شێخ موفق تریف ڕێبەری دروزەکانی ئیسرائیل و دیارە دوو شێخمان هەنا. یەک شێخ موفق تریفە کە ئەمە لە ئیسرائیل دەژی، هەر لە ئیسرائیل بۆ ڕێبەری دروزەکانی ئیسرائیلە و زۆر نزیکی ئیسرائیلە. ئەوە داوای لە وڵاتە یەکگرتووەکان کرد گەڕەنتی ئاسایشی پێکهاتەی دروست لە سووریا بدەن بۆ ڕێگریکردن لە دووبارە بوونەوەی ئەو تونند و توژیە سەختەی کە لە سەرەتای ئەم ساڵدا لە سوێدادا ڕوویدا، کە پارێزگایەکی زۆرینە دروزە و لە سووریای زۆرینە سونەدا. کەمینەی دروست لە ئیسرائیل ڕۆڵێکی سەرەکیان گێڕاوە لە فشارخستنە سەر حکوومەتی بنیامین نەتەنیاهۆ بۆ ئەوەی دەستێوەردانی سەربازی لە سووریا بکات. شێخ موفق تریف ڕۆژی سێشەممە لە میانەی سەردانێکی فەرمیدا بۆ نەتەوە یەکگرتووەکان لە جنێف بە ئاژانسی ڕۆیتەرز ڕاگەیان پێویستە واشنگتۆن ئەرکی خۆی بەجێ بکات بۆ پاراستنی مافی کەمینەکانی سووریا بە مەبەستی چەسپاندنی سەقامگیری و ئاماژەی بۆش کرد کە پشتیوانی ئەمریکا پێویستی دەستێوەردانی ئیسرائیل لە باشووری سووریا ناهێڵێت.
ناوبراوتیشی هیوادارین وڵاتە یەکگرتووەکان سەرۆک ترامپ و ئەمریکا وەک هێزێکی مەزن مافی هەموو کەمینەکان لە سووریا زامر بکەن و ڕێگری لە هەر کۆمەڵ کوژێ بکەن. یعنی درگزەکان لە کوردەکان زیاتر بەڕاستی لە ڕووی دیپلۆماسیەوە کار دەکەن، هەم لە جنێف هەم لە ئەمریکا بە تایبەتی لە فەڕەنسا لە بەریتانیا کاری زۆر زۆر گەورە دەکەن. هەروەها هەر سەبارەت بە تورکیا و کێشەکانی تورکیا و ئیسرائیل کە ڕنگدانەوەی لەسەر سیاسەتی ئەمریکاشەیە ماڵپەڕی جیوش ئینسایدەر هەیە، ماڵپەڕێکی جوولەکەکانی ئیسرائیلە ڕۆژی چوارشەمە ئەویش بڵاوی کردبووە کە تۆماس باراک باڵیۆزی ئەمریکا لە تورکیا ڕوبەڕووی ڕەخنەی گەورە دەبێتەوە لەلایەن یاسادانەرانی کۆماریەکانەوە لاوماکر ئەمریکان لاوماکر، ئەوەش دوایی لێدوانەکانی لە کۆڕبەندی دەوحە کە تێیدا ئاماژەی بەوە کردبوو ڕەنگە ئیسرائیل دیموکراسیەکی ڕاستەقینە نەبێت. باراک کە هاوپەیمانێکی دێرینی دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکای ئێستا باڵاترین دیپلۆماتکاری واشنگتۆنە لە ئەنقەرە مشتومڕی ئەوەی دەکرد کە هەرچەندە ئیسرائیل دەتوانێت بانگەشەی ئەوە بکات کە دیموکراسیە، بەڵام حکومڕانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ڕووی مێژوویەوە پاشایەتیەکی خێرخوازی پێ باشتر بووە لەوەی ئێستا. یعنی بزانە ئەمە عەقڵی ئەوەمان نیشان دەدا دۆناڵد ترامپ و تۆماس باراک کە عەقلێکی سیاسی و سۆسیۆلۆژیان نییە و لە ناوە خۆیاندا بەردەوام لێدوانی ناکۆک دەدەن. ئیتر لەلایەک پاشا باشتر بووە لە ئەو حکومەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە کە ئەما خۆی لە خۆیدا دژ بە بانگەشەی ئەمریکیەکانە، دژ بە بانگەشەی خۆر ئاوایە، سەرمایەداری لە دژی پاشا شۆڕشی کردووە، دەوڵەتی نەتەوەیی دروست کردووە. ئەم جۆرە بابەتانە سەر لە خەڵک ئاڵۆز دەکەن بەردەوام. ئەم لێدوانانە ژمارەیەک سێناتۆری کۆماری تووشی سەر سوڕمان کرد کە بە ماڵپەڕەکەی جیوش ئینسایدەریان ڕاگەاندن و هەڵسەنگاندنەکانی باراک ڕنگدانەوەی واقعی سیاسی ئیسرائیل نییە. لەوانەش تەماشا دەکەین سێناتۆر جۆن کەنەدی لە کۆماریەکان کە سێناتۆرێکی ئیتر دەستڕۆیە ئەمەی مەحکوم کرد، هەروەها سێناتۆر جەیمیس لانکفۆرد ئەویش سێناتۆرێکی بەتوانای کۆماریەکانە و زۆر زۆر چالاکە لە ناو کۆنگرێسدا، هەروەها سێناتۆر جۆنی ئێرنست لە ئەویش هەر لە کۆماریەکانە. بە هەمان شێوە ئەمانە سیاست و لێدوانەکانی تۆم باراک محکوم دەکەن. هاوڕێیان تورکیا ئیتر لەگەڵ دۆناڵد ترامپ لە ناو گفتوگۆیەکدایە بۆ ئەوەی چەکی S-400 موشکی بەرگری ئاسمانی S-400 ئیتر لە ناو ببە، جێگای بگۆڕێ، یان ئەگەر ببێ رووسیا ڕازی بێ بیگەڕێنیتەوە رووسیا بیداتەوە و بگەڕێتەوە بۆ بەرنامەی F-35. ئیتر ماوەیەکی درێژە گفتوگویەکی وا لە ئارادایە. لە ڕاستیدا ناتۆ پێویستی بەوەیە کە تورکیا ئەم جۆرە چەکی هەبێ، بەڵام هەروەکو لە بەرنامەکانی پێشودا باسمان کرد ئیسرائیل لەمە نیگەرانە. ئیسرائیل لەمە نیگەرانە. جا دۆناڵد ترامپ لە بینی ئیسرائیل و لە بینی تورکیا و لە بینی ناتۆ چ بڕیارێک دەدا بەڕاستی جاری دیار نییە، بەڵام ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە و کاری لەسەر دەکرێت. دەمەوێت سەبارەت بە کێشەی کورد ویانیش دیالۆگ و پرۆسەی دیالۆگی نێوان ئیمرالی و دەوڵەتی تورکیا هەندێک زانیاریتان پێ بدەم. بزوتنەوەی نەتەوە پەرستی تورک مەهەپە کە سەر بە هاوپەیمانی جمهورە، سەر بە هاوپەیمانی ئەردۆغانە ڕۆژی پێنجشەمە واتە ئەوڕۆکە راپۆرتێکی سەبارەت بە دەست پێشخەریەکەی تورکیای بە قسەی خۆیان تورکیایی بێتیرۆر پێشکەش بە نووسینگەی سەرۆکی پەرلەمان کرد. راپۆرتەکە لە 120 لاپەڕە پێک هاتووە و پێشنیارگەرێک لە خۆ دەگرێت بۆ برەودان بە دەست پێشخەریەکە بۆ
یەکەم جار لە ساڵی 2024دا لەلایەن دەوڵەت باخچەی سەرۆکی ماهەپەوە پێشنیار کرابوو. راپۆرتەکە کۆکراوەی کارەکانی ماهەپێ لە لیژنەی هاوپشتی نیشتیمانی برایەتی و دیموکراسی. پێشتر لیژنەی ئەو لیژنەیە ناوێچکەی هەبوو تورکیای بێتۆر و وا دیارە دەم پارتی لەسەر ئەمە سوور بوو کە دەبێت ناوی لیژنەکە بگۆڕدرێ. ئیتر کرا بە لیژنەی هاوپشتی نیشتیمانی و برایەتی دیموکراسی لە پەرلەمانی تورکیا کە ماوەیەکی درێژە لەسەر ئەم بابەتە کار دەکات. هەتاوەکو ئێستا ئاک پارتی راپۆرتی خۆی پێشکەش نەکردو، بەڵام ئەم زوانە ئەویش پێشکەش دەکا و دەم پارتی ئەگەر هەڵە نەبم ئەویش راپۆرتەکەی خۆی پێشکەش دەکا. ئیتر ئەو بابەتە من وای بۆ دەچم کە ئەم بابەتە تقریبەن کۆتایی پێ هاتووە، واتە ئەمە کێشەیەکی وای نەماوە. ئەو کێشەی ماوە سووریایە لەوانەیە وەکو دەوڵەت باخچەلی پێشتر بوو وتوێتی لە ناو کەوانەدا وتوێتی کە دەبێ ئەو پرۆسەیە لەگەڵ کێشەکانی سووریا جیا بکرێتەوە، کە جیا بکرێتەوە زۆر زۆر ئاسانتر دەبێت. چونکە تەماشا دەکەین نە بەڕێز ئۆجەلان و نە دەم پارتی هیچ داخوازیەکی نەتەوەییە نییە سەبارەت بە کوردەکان، یعنی بە هیچ شێوەیەک هەروەکو سەرۆکی پەرلەمان لە دوانی خۆیدا ڕایگەیان لە وەڵامی ڕۆژنامە نووساندا سەبارەت بە زمانی کوردی گوتیە تا ئێستا داواکاریەکمان بۆ نهاتووە کە زمانی کوردی ببێتە زمانێکی ڕسمی تورکیا، یعنی دەم پارتیش داواکاریەکی وای نەداوە، ئۆجەلانیش باس ناکە. کەواتە لێرەدا هیچ شتێک نەماوە، هەموو شتەکان کۆتاییان پێ هاتووە. لە ماوەی 5-6 مانگدا من چاوەڕێ دەکەم ئەم کێشەی چارەسەر ببێ. لێرەدا پەکەکە داوای سەربەستکردنی عەبدوڵڵا ئۆجەلان دەکا، بەڵام داواکاریەکی وەهاش نە لایەن ئۆجەلان نە لایەن دەم پارتیەوە نەهاتووە. عەبدوڵڵا ئۆجەلان بۆ کوێ بچێ؟ عەبدوڵڵا ئۆجەلان ڕەنگ بێ هەر لە ئیمرالی بمێنێتەوە، لەوێ هەندێک سەربەستی پێ بدرێ، کاری سیاسی بکە و سەرپەرشتی کارەکانی دەم پارتی بکە، ڕەنگ بێ ناوەکەی بگۆڕدرێ. داواکاریەکی وای نییە کە لە ئیمرالی بێتە دەرەوە و جێگایەک نییە کە لە ئیمرالی هاتە دەرەوە ئیتر لە دیاربەکر هاتو چۆ بکە و بچێتە ماڵان و کۆبوونەوە بکە و ئەوە زۆر زۆر مەترسیدارە لە بۆ کەسایەتی ئەو. بەڕاستی دەوڵەتی ڕەنگ بێ نەتوانی بیپارێزی، چونکە لەناو دەوڵەتدا هەتاوەکو ئێستاش بیرۆکراسی گروپ جیاوازەکان هەن کە دژ بە و پرۆسێنە و لە کەمیندان. دەوڵەتیش ئەمە دەزانێت بۆیە ئیمرالی قایمترین شوێنە هەتاوەکو ئێستا بۆ ئەم پرۆسەیە. ئیتر وا پێ دەچێ سەبارەت بە تورکیا هەموو کێشەکان چارەسەر کرابن، بە پێی دەوڵەت چارەسەر کرابن، بە پێی داخوازیەکانی دەوڵەت چارەسەر کرابن. لێرەدا ئۆجەلان بەتەنیا یەک شتی ویستووە بیکە، ئەویش ئەوەیە کە ستاتوتی ئەو، یعنی مەشروعیەتی ئەو لە کەسێکی تیرۆریست و زیندانی کرا و بگۆڕدرێ بۆ مخاتەبێکی سیاسی، ئەو مخاتەبی کێشەی کورد بێ لە تورکیادا. دوو، ئەگەر تەماشای کۆبوونەوەی دوایی ئیستانبول بکەین کە دەم پارتی ئەنجامیدا و لەوێدا هەموو بەشێکی زۆر لە ئەکادیمیسیانان، سیاسەتمەداران، ڕۆشنبیران، نووسەرانی جیهانیتیاندا بەشداریان کرد. لەوێدا لێدوانیشی ئۆجەلان خوێندرایە بە دوور و درێژی. لەوێدا ئۆجەلان زیاتر باس لە سۆسیالیزم دەکات، حتا سۆسیالیزمی نوێ و خوێندنەوەیەکی نوێ بۆ سۆسیالیزم و ئەم جۆرە شتانە. و ئەمە تا ڕادەیەک لە بەرژەوەندی دەوڵەت و ئاک پارتیشە، لە بەرژەوەندی مەهەپەشە، چونکە هەدەپەی پێشوو کێشەیەک بوو لە بۆ دەسەڵاتی ئەوتۆریتەی تورکی. کێشەکە چ بوو؟ دەم هەدەپە دەویست بەردەوام ئیتیفاق لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بکە و لەگەڵ کوردەکان بکە، ئیتر هەموو کوردەکان لەو چوارچێوەیەدا کۆ بکاتەوە. ئیتر ئەمەش هەڕەشەیەک بوو بۆ سەر دەسەڵات، هەڕەشەیەک بوو بۆ سەر حکم، هەڕەشەیەک بوو بۆ سەر ڕژێمی ئەوتۆریتەیت. لە بۆ هەندێک ئیتر تەماشا دەکەن هەدەپە لە ناو بەدرا سەلاحەدین دەمیرتاش و فیدەن یوکسەلداخ
تەسفیەکران لە ناو بران ئێستا کە ئۆجەلانێک کە خۆی بە کۆمەڵێک چەمک و دەستەواژەی وەکو سۆسیالیزم و سۆسیالیزمی نوێ و ئیتر هەندێک بابەتی تێکۆشانی کۆمەڵایەتی لە چوارچێوەی دەوڵەتی تورکیادا خۆی بڵێن حەبس کردووە یان گۆشەگیر کردووە ئەمە تا ڕادەیەک لە خزمەتی دەسەڵاتیشدا یا ڕەنگ بێ دەسەڵات ئیتر ئۆجەلان لە مەودووە سربەستتر بکە لە بۆ ئەم جۆرە کارانە لێرەدا کۆمەڵێک کێشە و لێککەوتەی لێ دەبێتەوە باشە تۆ چی لە کوردەکان دەکەی کە پێیان وایە ئەوانە چل ساڵە تێکۆشان دەکەن هەزاران کەس کوژراوە خۆی بە کوشتنداوە بە هەزاران گوند وێران بوونە تێکچوونە ئەتو هیچ داواکاریەکەت لە بۆ کێشە نەتەوەییەکانی کوردەکان نیە قسمێکی زۆر لەمانە بێگومان ڕنگ بێ لەگەڵ ئەم خەتە نوێیە نەگونجێن پێکدادان و ئیتر لێککەوتەی زۆری لێ بکەوێتەوە لێرەدا پەکەکە چی دەکا بەڕاستی من بخۆم وەڵامێکم پێ نییە کە چی دەکا یعنی پەکەکە نامینێ نەماوە هەڵوەشاوتەوە ئەوە لە ئایندەشدا بە تەواتی نامینێ بەڵام لێرەدا ئەو بزوتنەوەی نوێی دروستەبێ خیتابەکەی چۆن دەبێت ئەمەیان جارێ دیار نییە ویانیش سەرەتا ئەمە دەکەن و دوای ئەوە ئەو خیتابە دیسا دەگۆڕن ئەمەشیان دەبێت چونکە پەکەکە بزوتنەوەیەکی پراگماتیکە و ئۆجەلان بەخۆشی سەرەتا لە دانوستاندندا زۆر شت ناخوازێ سەرەتا بە هەموو شتێک ڕازیە بێ هیچ داواکاریەک بەڵام کە چوە سەر ماسە و لە نیوەی دیدارەکاندا ئیتر هێدی هەندێک شت دەخاتە سەرمێز ئیتر ئەمەیان دەبێ یان نابێ ئەمەشیان جارێ نازانین بەڵام لە ئێستادا ڕەوشەکە بەو شێوەیە ئیتر بابزانین لە ئایندەدا ئەمەیان چۆن دەبێ ئیتر بەو شێوەیە ئەتوانین بابەتەکان هەڵسەنگێنین و شڕۆڤە بکەین سوپاستانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون هەتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆشتان بۆ خوازم ڕێز و سلااو هەربژین